لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان بەدەداچوون بۆ خۆخنکاندنی ئەو سزادراوە دەکات کە لە چاکسازی گەورانی سلێمانی دوو ڕۆژبەر لە ئێستا لە زیندانی تاکەکەزەی خۆی خنکاند. بڕیاردەری لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان بە وردی باز لە ڕووداوەکە دەکات چەند سەرەداوێکی نوێشی دەستکەوتووە. هەرێم وای کردۆمانی لە خواردن گرتو نانی نەخواردووە. من قسەی هێ من نەقلەکەم ئەڵێ لێم پرسیەوە وەزعت چۆنە چی ئەەکەی خواردنت خواردەمانە ئەڵێ و توێتی بێتاقەتم دڵم تەنگە و نیگەرانم و ئەمانە بەس ئازاری جەستەم تەنها قاچمە من ئاوا بۆیان نەقل کردم کە خودی هێ من ئەمەی بۆ من باس کرد سەرنجام داوای جلی کردو خۆی بشوات باشە کە جل و سابوون پێداویستەکانیان بۆ بردووە کامێرە هەیە لە ناو چاکسازیە کەم تابعیان کرد ئینفرادی بووە یعنی کە داوای جلی کرد. بەڵێ لە ئینفرادیە داوای جلی کروسێتی خۆی بشوە لەوێ شوێنی خۆشەوەردن و حەمامی بەڵێ ژوورێکی بەڵێ ژوورە ئینفرادیەکان یەکجاروانی شتێک لێرە بچووکترە و مشتەمەلات و ئەو پێداویستەکانی لێیە داوای کردو سابوونیان بۆ برد جلوبەرگیان بۆ بردو ویسێتی بڕوا خۆی بشوە جلەکانی دانا و بڕوا خۆی بشوە کاتێک کە سەیری کامێرەی چاودێریەکان 20 دقەیەک زیاتری پێچووە لە حەمام بەپەلە کە چاودێرەکە ئاچێت سەیرەکە فانی لە علاگەکەی خۆی زۆر بەتوندی بە دوو گرێ بە ئاراستەی دوو گرێ لە قورگی تون کردووە و دیارە خۆی بە سوچێکی دەرگاکە بە پێی چۆنەڵی بە دوواداچوونەکەمەکە چون کەشفی شوێنەکەمان کرد بە سوچێکی دەرگاکە خۆی هەڵواسیوە بۆیە کە کەوتووە گرێکە ئەوەنە تون بۆ دوو گرێ زۆر توندی لیا بۆی مەجای نەجاتبوونی نەبێ خنکاوە بەڵام بە پێی ڕسمەکان کە ئێمە بینیمان ئەلێرەدا شینبوونەوە هەیە و جێگەی گرێکەی دوو گرێ ئەلێرەدا هەیە لە لای چەپی و کاتێک محاوڵەی ڕزگارکردنی کرۆ جێگانی نۆکی خۆی بەخوار پەتی خنکانەکەەوە دیارە ئەمە کۆی ڕووداوەکە بوو ئەم گەنجە پاڵنەرێکە بۆ کە خۆی بکوژێ خۆی کوشتووە ئێمە چوینە شوێنی قەزیەکە و بە دوواداچوونێکی وردمان کرد و دوایی ئێمە بە دوواداچوونەکەین بۆ راپۆرتی تەبعەدلی و ئەو لیژنەی کە وەزارەت پێکی هێناوە ئێمە وەکو پەرلەمان مافی خۆمانە چاودێری ئەو لیژنەی بکەین زاینەگا بە چ نەتیجەیەک و چ ئیجرعاتێک کە سوکاری هەرێم محەممەد کە لە زینداندا خۆی خنکاندووە ڕەدی دەکەنەوە ڕووداوەکە ئاسایی بوو بێت و کوڕەکەیان خۆی خنکاند بێت و داوای لێکۆڵینەوە لە ڕووداوەکە دەکەن و پێیان وایە دۆسیەکە بەلاڕێدا براوە. زۆر تەلەفۆن و شتیوە تەلەفۆنم بۆ دەهاتن چەند کەسێک پەیوەندیان پێوە کردم کە گویا براکەم لە سزنی چاکسازی گەوران لە سلێمانی لەژێر ئەشکەنجەیەکی زۆردا گیانی لەدەستداوە لە دواوەی ئێمە چون بۆ سلێمانی بۆ تەرمەکەی ئەگەر چون لێ بە ئێمەیان گوت کە گیانی لەدەستداوە ئەو تەرمەکەیت تا ئێستا هیچ لایەنێک نەهاتۆتە سەرخەت وەکو چاکسازی گەوران بە ئێمە بڵێ داخوا براکەتان لەسەر چ کوژراوە بۆ چ کوژراوە بۆ خۆی خۆخنکاندویان نە هەتا ئێستا یەک لای نەبووتەوە ئێمە وەک کە سوکاری هەرێم محەممەد مستەفا داوای خۆمان قەید دەکەین لە چاکسازی گەورانی سلێمان بە تەواوی پۆلیس و بە تەواوی مدیریەکان و ئەو ملازمانەی لەوێن هەموو بەرپرسی ئەو تاوانان ئەگەر برای من گیانی لەوێ لەدەستداوە بە وتەی خۆیان دەڵێن خۆی خنکاندۆ بەڵام دوورە لە ڕاستیەوە لەژێر ئەشکەنجێکی زۆردا گیانی لەدەستداوە شوێنی برین بەجەستەوە هەیە شوێنی کانولایان بۆ داناوە بەجەستەوە ینی لە دو هەموو شتێکی ئەگەر کوشتیان ئەوزا بەڕیان کردو بۆ دەرە هیچ کەسێکی پەیوەندی بە ئێمەوە نەکردو بە ئێمە بڵێ براکەتان کوژراوە یان خۆی خنکاندووە تەنها لە سزنڕا تەلەفۆنمان بۆ کرا هاوڵاتی بوو لە سزن ئێمە یاگەدار کردەوە کەوا براکەمان بۆ شێوازە ڕفتار لەگەڵ کراوە مامەڵی لەگە کراوە بەڕێکراوە بۆ خەستەخانە. وەزیری کار و کاروباری کۆمەڵاتی دەڵێت لیژنە بۆ دۆسیەکە پێکێنراوە بە پێی زانیاریە سەرەتاییەکانیش دەرکەوتووە سزادراوەکە خۆی خنکاندووە و لە ئێستادا کار لە دۆسیەکە دەکرێت. ئێستا لێکۆڵینەوە بەردەوامە بەڕێوەبەرایەتی بەڵگە و تاوان خەریکی بە دوواداچوونە وەزارەتیش لیژنەیەکی باڵای پێکێناوە بۆ وردەکاری خۆکوشتنی بەداخەوە ئەم سزادراوە کە بەڵگەکان تەواو بوو راپۆرتی پزیشکی دادی هەروەها بەڵگە و تاوان هەروها راپۆرتی لیژنە باڵاکەی خۆمان بەم شێوەیە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیە ئەخەینە بەرچاوی هاوڵاتیانی بەڕێز بە پێی زانیارە سەرەتاییەکان بەڵێ چکە کامێرە ڤیددیۆ هەبووە و تەسویر کراوە و ئەوەی کە پزیشکی دادی پشڕاستی ئەکاتەوە بەڵێ بەڵام ئەمەش پێویستی بە لێکۆڵینەوەی ورتر هەیە. ڕۆژی هەینی ڕابردوو لە چاکسازی گەورانی سلێمانی سزادراوێک بە مادەی 406 لە یاسای سزادانی عراقی کە ماوەی سزاکەی 20 ساڵ بوو و تەنها 2 ساڵ لە ماوەی سزاکەی مابوو
لە نێو گەرماوی زیندانی تاکە کەسی گیانی لەدەستدا تا ئێستاش دیار نییە ڕاستی ڕووداوەکە چۆن بوو و لێکۆڵینەوە لە ڕووداوەکە بەردەوامە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.